هیچ ناز و نیعمەتێک نییە لە بەهەشتا لەوە خۆشتر بێ کە ئینسان بە چاوەکانی خۆی خوای گەورە میهرەبان ببینێ. بۆیە گەورەترین نیعمەتی بەهەشت قەسرە ئاڵتونەکانی نییە، قەسرە زیوەکانی نییە، حۆرەکانی نییە، ڕووبار و کانیاوەکانی نییە، خۆشیەکانی نییە کە ئەمانە نیعمەتێکی خەیاڵین هەر بیریشمانە نەهاتووە. خۆشەویستترین نیعمەتی ئەهلی بەهەشت کە خوای گەورە پیان دەبەخشێ بینینی خوای گەورەیە. یا ربی خوای لەو نیعمەتە خۆشە بێ بەشمان نەکە یا رب العالمین. کاتێ زۆر خۆشە گوێت لە دەنگی خوای گەورە دەبێ خوای گەورە بانگی دەکات شتێکتان بۆ زیاد کەم ئەمجا خوای گەورەش دەبینیت. بۆی ئەم دنیایە مەکەرە هۆکارێک بۆی کە لە بینینی خوا خۆت بێ بەشکەی. کەلا ئینەهم عن ربهم یومئذ لمحجوبون. خوای گەورە هەڕەشە لە ئەهلی دۆزەخ دەکات دەفەرمێ لە بینینی خوا بێ بەشن. ئەو هەڕەشەیەکی زۆر گەورەیە بەخوا. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتوە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک کە ئەهلی بەهەشت چوونە بەهەشتەوە، خەڵکی بەهەشت چوونە بەهەشتەوە، چۆن دەڵێن فڵان کەس خەڵکی فڵان شوێنە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ سوێن بەخوا. کاتێک کە ئەهلی بەهەشت چووە بەهەشتەوە، چۆن کەسێک لە ئێوە ماڵەکەی خۆی دەناسێتەوە لە هەر شوێنێک بێ ڕێک دەڕاتە ماڵی خۆی، تۆ بڕۆیتە هەر شارێ بگەڕێتەوە ماڵەکەی خۆت یەکسەر ناڕۆیتە ماڵ خۆتەوە. دەفەرمی سوێن بەخوا ئێوەش ئاوها لە بەهەشتا ماڵەکانی خۆتان شارەزان چونکە لە ناو قەبرەکەداش هەموو ڕۆژێ دوو جار پێتەنە فڵان کەس ئەمە ماڵ و شوێنەکەت، یەکسەر دەڕاتە ماڵەکەی خۆی. کەواتە ئەهلی بەهەشت خەڵکی بەهەشت کاتێککە چوونە بەهەشتەوە خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ یا رب العالمین. خوای گەورە دەفەرمێ شتێکتان بۆ زیاد بکەم لەنا ئەو مناز نیعمەتەدان شتێ تریشتان بۆ زیاد کەم. دەڵێن ئەی پەروەردگار تۆ دەموچاوی ئێمەت سپی کردووە، لە کاتێکا دەموچاوی ئەهلی دۆزەخت ڕەش کردووە، تۆ ئێمە لە ئاگری دۆزەخ ڕزگار کردووە، ئێمەت خستۆتە بەهەشتەوە. خوای گەورە میهرەبان ئەبێت چ نیعمەتی ترمان بۆ زیاد کەی؟ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم فەیەکشیف الحجاب، پەردە و بەربەست لە نێوان بەندەکان و خوای گەورەدا لا ئەبرێ. بۆیە دەفەرمێ فما أعطوا شيئا أحب إليهم من النظر إلى ربهم عز وجل. هیچ ناز و نیعمەتێک نییە لە بەهەشتا لەوە خۆشتر بێ کە ئینسان بە چاوەکانی خۆی خوای گەورە میهرەبان ببینێ.